خۆی گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە مۆندیال شۆ لەگەڵ محەممەد لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشی سپێک دەگەینەوانی. ئەمڕۆ دەستپێکی بەڕێوەچوون و یارەکانی قۆناغی چارێکی کۆتایی مۆندیالیە و دەستپێکی بەڕێوەچوونی یارەکانی شیارێکی گەورەی مۆندیالیە کە تێیدا سیناریۆیکی دووارەی یاری مۆندیال 2022 کە یاری قۆناغی چوارگۆشەی زێڕین بوو لە نێوان هەردوو هەڵبژاردنی مەغریب و فەڕەنسا دووبارە دەبێتەوە کە فەڕەنسا وەکویچێک لە بەهێزترین پاڵێوراوەکان لە مۆندیالە ناوی دێنێت و مەغریبیش وەکویچێک لەو تیپانەی کە دەیەوێت بێتە بەربەست و دەوێت ئەنجامێک لە وەرزی لە مۆندیالی ڕابردوو باشتر تۆمار بکات. قسە و باسێکی زۆر هەڵدەگرێت ئینشاڵڵا ئەمڕۆ بەرنامەکەمان کۆمەڵی بڕگە و بابەتی تایبەتی بۆ داناون کە قسەی لەسەر بکەین و هەوڵ دەدەم تا کۆتایی لەگەڵ بەردەوام بن کۆمەڵی بەرگەی تایبەتم بۆ داناون کە چیرۆکی تایبەتیشی تێدایە کە یەکێک لەو چیرۆکانە تایبەتە بە فینۆمینۆ ڕۆناڵدۆ کە هەندەرانی بەرازیل بەشێکی زۆری هەندەری تایبەتی ئەو یاریزانن و پێشیان وایە تۆپی پێ لە دوای ئەو یاریزانەوە بابەت و خەسڵەتێکی دیکەی وەرگرتووە کە ئەو چێژەی ڕابردووی نەماوە. بەرحاڵ دەچمە لای بابەتەکانی ئەمڕۆم. ئەم شەو مەغریب لەبەردەم تۆڵەکردنەوەی شکستی مۆندیالی ڕابردوو ڕوبەڕووی هەڵبژاردەی فەڕەنسا دەبێتەوە. بابەتێکی دیکەمان هەیە سەبارەت بە پاداشتی دارایی هەڵبژاردەکان لە پاڵەوانەوە تاکو یەکەمین هەڵبژاردەیە کە ماڵاوی دەکات. خۆتان زانێمە سەرەتای مۆندیال باسمان لەوە کردووە کە مۆندیالە پارەیەکی زۆر بەرهەم دێنێت بۆ هەڵبژاردەکان، بەڵام ئێستا کەیترەم هەژد هەڵبژاردێما و نەتوانێت جیاوازی ئەو دەستکەوتانە دەرەخین کە لەگەڵ ئەوانەی دیکەی کە ماڵاواییان کرد دەستکەوتەکان جیاوازیەکانیان چیت. بابەتێکمانەیە لەسەر ئەم هەڵبژاردانی کە گەیشتونەتە چارێکی کۆتایی مۆندیال تاکو ئێستەی هەڵبژاردەیەک لەگەڵ ڕانەری بیانی نەبووە پاڵەوان هەشت هەڵبژاردەمان ماوە کە لە مۆندیالە ڕکەباری دەکات دوو ڕاهێنەری بیانیمان هەیە لەگەڵ ئەم هەشت هەڵبژاردەیە. چیرۆکی ڕۆناڵدۆی دیاردا لە یاری کۆتایی مۆندیالی 1990 کە چیرۆکێکی تایبەتە کە وردەکارێکی بچووکە قسەی لەسەر دەکەین. باڵادەستی هەڵبژاردە ئەوروپیەکان لە قۆناغی چارێکی کۆتایی مۆندیالەکان ئاگەرچی لە مۆندیالە سەرەتایەکی خراپ هەبوو بۆ هەڵبژاردە ئەوروپیەکان، بەڵام ئەوە تا گەیشتونەتە چارێکی کۆتایی 6 هەڵبژاردە ئەوروپی ڕکابەری دەکات. بابەتێکی دیکەمان هەیە تێکڕای ئەنجامدانی فاوڵ و وەرگرتنی کارتی زەر لەلایەن ئەو هەشت هەڵبژاردەی کە ماون لە مۆندیالە، واتە هەشت هەڵبژاردەمان ماون لە یارەکانی مۆندیالە. ئێمە لەم هەشت هەڵبژاردەیە ئامارێکمان بۆ ئامادە کردوون بەکوی گشتی و پێنجیاری کە کردویانە ئەم هەڵبژاردانە بە تێکڕای یارەکان چەندە فاوڵیان گرتووە بۆ هەر فاوڵێک چەند کارتیان بەڕوودا بەرز کراوەتان. ینی بۆ نمونە تۆ دوای چەند فاوڵ بەکۆی گشتی یارەکان ئەمە کۆی گشتی یارەکان وەردەگریم زانین ئامار و داتاکان چۆنن لە کۆی ئەو هەشت هەڵبژاردەیە کە لەم قۆناغی مۆندیالەماونە. تۆ تەمان یاری ئەم شەویش کە بڕیار ئەم شەو بەڕێوە بچێت لە کاژمێر 11 گفتوگۆی دەرەوە یاریگاش ئەم شەو کاژمێر 10 پێشکەشتان دەکرێت. گەر هاوڕیانم یارەکانی ئەم شەومان شان بن کە ئەمڕۆ تەنها یەک یاری مۆندیالیمان هەیە کە یارەکە لە خۆ دەکرێت ئەویش لە کاژمێر 11 شەو هەڵبژاردەی مەغریب و هەڵبژاردەی فەڕەنسا ڕوبەڕووی یەک دەبنەوە. ئەشرەف حەکیم و کیلیان مپاپێ جارێکتر ڕوبەڕووی یەک دەبنەوە دوو هاوڕێ نزیکەکەی یەک، بەڵام ئەم جاریان لە ئەرکی نیشتیمانیان و کۆمەڵە بابەتی تایبەتیشمان لەسەر مەغریب و فەڕەنسا پێ بۆ ئامادەکردوون کە وەکو پێشم وتم جارێکتر پێتان دەڵێمەوە گفتوگۆی دەرەوە یاریگا ئەم شەو کاژمێر 10 ئەنجام دەدرێت. یەکەم بابەت کە دەست پێ یەکەم سەبارەت بە فەڕەنسا و مەغریب دەست پێ یەکەم و قسەیەک دەکەم لەسەر هەڵبژاردەکانی فەڕەنسا و مەغریب لەوەی کە لە مۆندیال و لە ئاقارەکان لێرە دەرەنجامەکانیان چۆنە و ئەنجامدانی یارەکانیان چۆنە. لە هەڵبژاردەی فەڕەنسا ئەم دوو هەڵبژاردەیە لە یاری پێش کۆتایی مۆندیالی 2022 ڕوبەڕووی یەک بوونەوە کە تێیدا فەڕەنسا سەرکەوتنی بەسەر مەغریبدا تۆمار کرد. جارێکی دیکە لە چارێکی کۆتایی مۆندیالی 2026 هەڵبژاردەی فەڕەنسا و مەغریب ڕوبەڕووی یەک دەبنەوە و مەغریب دووەم جارە دەگاتە چارێکی کۆتایی مۆندیالی چاری پێشوور 22 گەیشت، بەڵام فەڕەنسا دێمین جارەکە گەیشتن بە چارێکی کۆتایی مسۆگەر دەکات. بابەتێکی دیکەمان گرافیکی دواتر لەسەر ڕوبەڕووبوونەوەی فەڕەنسا و مەغریب سەیریکەن. ئێمە زۆر کات دەوترێت یا دەڵێن لەسەر فەڕەنسا وەڵا یاریزانەکانی فەڕەنسا فەڕەنسینی. تابان من پێشترۆم بۆم ڕوون کردو نەتەوانێ کۆی گشتی و یاریزانانەی کە لە فەڕەنسا هەن
سێ دانیان هەیە کە لە ناو فەڕەنسا لەدایک نەبوون 23 یاریزانیان لە ناو فەڕەنسا لەدایک بوون باوکی باپیری خەڵکی شوێنێکی تریا دایکی خەڵکی شوێنی تر ئەمە بابەتێکی دیکە لەدایک بوونیان لە نێو فەڕەنسا بووە و لە نێو فەڕەنسا فێری تۆپێ بوون لە نێو فەڕەنساش گەورە بوون ئێستا ئەمە گلەی نییە لەسەر فەڕەنسا ئەمە شتێکی سروشتیە لە نێوان هەڵبژاردەکانە پێچەوانەکەشیمان هەیە یاریزانمان هەیە لە نێو فەڕەنسا لەدایک بووە لە فەڕەنسا فێری یاری بووە و لە فەڕەنسا گەورە بووە و لە فەڕەنسا ژیاوە بەڵام ئێستا یاری بۆ هەڵبژاردەیەکی دیکە دەکات مەغریب یەکێکە لەو هەڵبژاردانەی کە یاریزانێت لە هۆڵندا لەدایک بووە یاریزانێت لە ئەڵمانیا لەدایک بۆ هەیەی لە ئیسپانیا لەدایک بووە بەڵام کۆی گشتی ئەمەمڕۆ ڕوبەڕووبوونەوەمان هەیە لە نێوان فەڕەنسا و مەغریبە باس لەو یاریزانە مەغریبیانە دەکەین کە لە نێو فەڕەنسا لەدایک بوون و لە نێو فەڕەنسا گەورە بوون و لە نێو فەڕەنسا یاری تۆپی پێیان ئەنجامدا و دواتر بۆ هەڵبژاردەی مەغریب یاریان کردووە ئەو یاریزانە مەغریبیانەی لە فەڕەنسا لەدایک بوون بریتین لە چێ ئەیسا دیۆبی بەرگری کار کە ئەیسا دیۆب بۆ زانیاریتان لە تازە پێگەشتوانی فەڕەنسا لە تیمی لاوانی فەڕەنسا و خوار 21 ساڵانی فەڕەنسا شیاری کردووە تەنها لە ڕیزی هەڵبژاردەی یەکەمی فەڕەنسا یاری نەکردووە واتە لە هەموو فیئاتەکانی فەڕەنسا یاری کردووە بەڵام بۆ هەڵبژاردەی یەکەم پانگێژ نەکراوە دواتر بڕیاریەوە پەیوەندی بە چی بکات پەیوەندی بە هەڵبژاردەی مەغریبەوە بکات هەر لە بەرگریکارەکانی فەڕەنسا ڕەدوونی حەلحال بە هەمان شێوە ئەویش لە فەڕەنسا لەدایک بووە لە فەڕەنسا گەورە بووە شادی ڕیاض کە ئەویش بە هەمان شێوە بەرگریکارە ئەویش بە هەمان شێوە لە فەڕەنسا لەدایک بوو لە فەڕەنساش گەورە بووە یەکێکی تر لەو یاریزانانەی کە پێش مۆندیال و بە تایبەتی لە ئۆلۆمپیادی ڕابردووش قسێکی زۆری لەسەر بوو و داوایەکی زۆری یەکێتی تۆپی فەڕەنسا وەروە دیدیە دیشامپی لەسەر بوو لەوەی کە یاری بۆ فەڕەنسا کاکێ بوو ئەیوب بوعدی بوو ئەیوب بوعدی تەمەن 18 ساڵ کە ئێستا لە ڕیزی هەڵبژاردەی مەغریب دیاریەکە و ئاسێکی بەرز پێشکەشەکە و سەرنجی زۆرێک لایەنە گەورەکانی ئەوروپای بەلای خۆیدا ڕاکێشاوە ئەیوب بوعدی لە فەڕەنسا لەدایک بووە و لە فەڕەنسا گەورە بووە و لە تیپی تازە پێگەشتوانی فەڕەنساش بەشداری کردووە واتە درێسی فەڕەنسا لە تیپی تازە پێگەشتوانی شاپۆشیوە بەڵام کاتێ هاتە سەر هەڵبژاردەی یەکەم بارودۆخەکە گەیشتە شتێکی تر و ئەیوب بوعدی یاریکردنی بۆ مەغریب هەڵبژار کە دواتر شتێکی ترتان لەسەر ئەیوب بوعدی پێڵم نێ لە عیونی کە ئەویش بامان شێ یاریزانی ناوەندە ئەویش لە فەڕەنسا لەدایک بوو لە فەڕەنسا گەورەوە کە ئێستا لە ڕیزەکانی ڕۆما ئیتالیارەکە ئەویش لە ئێستادا یاری بۆ هەڵبژاردەی مەغریب دەکات کەواتە ئەمەمان نییە هەر یاریزانی دەرەوە بێ و یاخود بۆ نمونە بڵێن ئەمە ڕەگەزنامەی وایە و لە فەڕەنسایەکە نەخێر یاریزانی لەدایک تەنانەت لەم مۆندیالەیە 98 یاریزانمان هەبووە خۆ فەڕەنسا 26 یاریزانیە کە بەشداری کردووە سێ یاریزانیشانی خۆی ماوەتەوە 23 بەڵام ئێمە لە کۆی گشتی مۆندیالدا 98 یاریزانی فەڕەنسیمان هەبووە کە لە فەڕەنسا لەدایک بوون بەڵام یاریان بۆ هەڵبژاردە وڵاتەکانی دیکە کردو عنی لەدایک بوونی و فەڕەنسا بوون گەورەبوونی و فەڕەنسا بوون بەڵام یاریان بۆ هەڵبژاردەکانی دیکەیان کردویتر بۆی ڕەگەزنامی باوکیانەوە بێ بۆی ڕەگەزنامی دایکیانەوە بێ یاریان بۆ هەڵبژاردەکانی دیکە کردووە بابەتی ئەیوب بوعدی لە ڕیزی تازە پێگەشتوانی فەڕەنسا یاری کردووە بەڵام کاتێک دیدیە دیشان بانگێشتێکا بۆ ڕیزی هەڵبژاردەی یەکەم و دەیەوێت نەچێتە مەغریب بێت هەڵبژاردەی یەکەم ئەیوب بوعدی خۆتانزان یاریزانی لیلە مەرجێ بۆ دیدیە دیشان دانێ دەڵێت من مەرجی یاریکردنم ئەوێ لە پێکاتی سەرەکیە سەر ڕاوی تەمەنێکی مناڵە بەڵام لە توانای خۆی ڕابینێم یاریزانە پێی وتووە وتوتی ئەگەر من بێم ئەبێ یەکێک بم لە یاریزانە سەرەکیەکانی فەڕەنسا عنی بەڕێکەوتنیان بۆ هەڵبژاردەی فەڕەنسا یاریەکەم بۆیە یەکێتی تۆپی فەڕەنساوە دیدیە دیشام ئەم داوایان ڕەت کردەوە ئێمە لە فەڕەنسا گرنتیمان نییە بۆ یاریکردنی هیچ یاریزانێک تۆ چۆن گرنتی لە ئێمە داواکەی بۆیە لەو کاتەدا فەڕەنسا ئەیوب بوعدی و دیشان ڕێنەکەوتن لە سەرم بەڵێنێ ئەیوب بوعدی ببەنە سەر بۆیە ئەیوب بوعدی یاریکردنی بۆ فەڕەنسا ڕەت کردەوە داواکەی دیدیە دیشان پێ ڕەت کردەوە هات یاریکردنی بۆ هەڵبژاردەی مەغریب هەڵبژارد و بە تایبەتی لەلایەن محەممەد وهبی و کویچێک لە یاریزانە سەرچەکانی فەڕەنسا سیر دەکرێت و یاریزانە سەرچەکانی مەغریب سیر دەکرێت و بە درێژایی ئەم مۆندیالەش ئەیوب بوعدی یەکێک بووە لە باشترین یاریزانەکانی مەغریب لە کۆی گشتی پاڵەوانێتێکە ئەمە سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی فەڕەنسا و مەغریب کە خۆتان زان ستافێکی داوەری ئەرجەنتینی هەم بە سیستمی ڤار هەم بە سیستمی ناوژیانی نێو یاریگا یارەکە بەڕێوەبن با یەک قسەش بکەین لەسەر و بابەتە ئەزیزەکەم ناوژیان مرۆڤە ئەکرێت هەڵە بکات بەڵام من وەکو پیشەگەری دی پیشەگەری ناوژیان یاری دۆکەم لەوەی کە بۆ نمونە
نابژیانێکی فەڕەنسی ئیش بۆ لە سوودی هەڵبژاردەی فەڕەنساکە نابژیانێکی ئیسپانی لیز لە سوودی وەکو خودی خۆی سێریکە ئەزیزەکەم ئەم کابرایە مەعیشەتی ژیانی چۆتە سەر ئەوە یعنی نابژیوانێکی ئەرژەنتینی ئێستا خۆتانزان ئەرژەنتین وڵاتێکی فەقیرە هەموو داهاتە گەورەکەی ئەم بەشداریکردنی مۆندیال و تازە پێگەیشتوان و لاوان و ئەم مۆندیالە گەورانە و یعنی ئەوەی کە دەستێکەوێت لەمە دەستێکەوێت یعنی منطقی نییە ئەو بێیاری بە مەعیشەتەوەی خۆی کە خۆی بک بە دوورخستنەوە با بک لە پاڵاوانتی دابڕێت چونکە خۆتانزان هەڵە گەورەکانی تر لە پاڵاوانتی داتە بڕێ نەیاڵێ بچیتەوە ناوژیانی ناوەڕاست لەبەرەوە قسە زۆر دەکرێت بەڵام تۆ نابێ پێش حەدەس بکەوی ئەبێ ئێمە ڕووداوەکان بینین و دۆخی مۆندیالەکە بینین نابێت لە خۆتۆ پێشوەختە بڵێ من بۆ ناوژیانی ئەرژەنتینی بۆ دانرا لە فەڕەنسا ئەم شتانە ئەم قسانە هەمووی باتڵ لەوە چێ باشترین بڕیار بە وەکوی چۆن لە یاری ئەرجنتین و میسر باس لەوە کرا ناوژیانێکی فەڕەنسی دانراوەمە کارێکی هەڵێ بەڵام کوی گشتی ناوژیانەکە کارەکەی بەڕێوە برد هیچ کارێکینی نەکرد دژ بە ئەرجنتین زۆر و تەنانەت یەک کارتیزە دیشی نایە بە یاریزانەکانی ئەرجنتین تەنانەت دیشان پیشۆک و تعلیق پێش یارەکە باسیەوە کرد وتی یوادارم چۆن لێکستەری یارەکەی ئەرجنتینی بەڕێوە بردەم ستافەش بەم جۆرە بەڕێوە بەرەوە ڕەتیشی کردوانێ بچێتە سەر ناوژیان لەبەری بۆ وتی ئەمە ڕکابەرەکەمان مەغریبە ڕکابەرەکەمان ناوژیان نیە بۆیە قسەی پێشوەختە باتڵە تکایە وازی لێبێن ئێمە چاوەڕێی یارەکەیەکەی بزانین چ دۆخێ دەگوزارێ ئەمە سەبارەت بۆ ڕۆبەڕووبوونەوەی فەڕەنسا واروەها ڕۆبەڕووبوونەوەی مەغریب بابەتێکمان هەبوو لەسەر پاداشتە داراییەکان ئەم مۆندیالە جیاواز لە هەر مۆندیالێکی تر پاداشتە داراییەکان بۆ هەڵبژاردە گەورەکان یاخود بۆ هەڵبژاردە بەشداربووەکان زۆر بوو و بڕێک بوو کە یعنی شانی هەڵوێستە لەسەرکردن لەوەی کە تێبگەی لەوەی کە فیفا هاتووە ژمارەم هەڵبژاردانی لە مۆندیالدا زیاد کردو بێ بە سەبەب زیایی نەکردەوە بەڵکو بەڵێنی دەستکەوتێکی مادی گەورەی پێدراوە بۆیە ئەم بابەتانی زیاد کردو دەچمە سەر گرافیکی پاداشتە داراییەکانی مۆندیال و بۆیی هەمومان بزانین ئەو 48 هەڵبژاردەی بەشداریان کردووە پاداشتە داراییەکانیان لە مۆندیالدا چۆنە و ڕێژەی وەرگرتنی پارەکانیان چۆنە و ئەو هەڵبژاردانەی بەرەو یەکەمی و بەرەو دەستکەوتی زیاتر دەڕۆن دەگەنە شوێ دابشکاری پاداشتە داراییەکانی مۆندیال 2026 بودجەی طبعاً ئەو بودجەی کە تەرخان کراوە بە دابشکاری بەسەر هەڵبژاردەکانە لە مۆندیالی 2026 655 میلیۆن دۆلارە تەنها ئەم مۆندیالە ئەو بڕەپارەی تەرخان کراوە کە بدرێت بە هەڵبژاردەکان 655 میلیۆن دۆلارە واسحە بەراورد بە مۆندیالی پێشوو ڕێک نیواونی و زیادی کردووە یعنی مۆندیالی پێشوو دەکاتە چەنە تقریبا نزیکەی 327 میلیۆن دلار و نیو 327 میلیۆن دلار و نیو کە جیاواسێ بەڵام ئێستا 655 میلیۆن دلارە ئەم بڕەپارەیەش ئەم 655 میلیۆن دلارە بەسەر سەرجەم هەڵبژاردەکاندا دابەش دەکرێت کە 40 هەڵبژاردە بەشداریان کردو و چۆن دابەش دەکرێت گرافیکی دواتر هەر لەسەر دیاریکردنیان پاداشتە داراییانە تاوانۆکو پێم وتنەموو پارەکە دابەشەکرێت چۆنی دابەشەکرێت ئەزیزەکەم پاڵەوانی مۆندیال بڕی 50 میلیۆن دلار وەردەگرێت کۆی گشتی لە بەشداریکردنی لە مۆندیالە پاڵەوانی مۆندیال بڕی 50 میلیۆن دلار وەردەگرێت ئەوەی کە دووەمی مۆندیال دەبێ بڕی 33 میلیۆن دلار وەردەگرێت ئەمە بێ لە مەدالیا و بابەتی تر ئەوەی سێم دەبێت پلەی سێم دەگرێت 29 میلیۆن دلار وەردەگرێت ئەوەشی کە چوارەم دەبێت 27 میلیۆن دلار وەردەگرێت ئەنجا ڕیزبەندیەک دەبێت بۆ هەڵبژاردانەی کە دەردەکرێت ئەو هەڵبژاردانەی کە دەرەکرێت لە مۆندیالەکەیە کە ئەمە جگەلەوەی کە هەر هەڵبژاردەیەک میلیۆن و نیوێکی وەرگرتووەکو ئامادەکاری بۆ بەشداریکردن لە یارەکانی مۆندیالدا بووە ئینفانتینۆ تەکیدی لەوەش کردوێتەوە کە ئەبێ ئەم هەڵبژاردانە جگە لە تێچوو مەسروفم بابەتانیان ئەبێ هەر هەڵبژاردێکە بەشداری مۆندیالەکە زاد لە 10 میلیۆن دلار و نیو سافی بۆی بمێنێتەوانێ لەوەی کە بارودۆخی هەڵبژاردەکەی پێبەڕێ بکە لێرە پێنجەم تا هەشتەماتەی ترم هەڵبژاردانەی کە ماڵاوایی یەکەن دوای لەلایەن فیفاوە ئەم پاداشتیانە کردێواتە کۆی گشتی ئەم هەڵبژاردانە ئێستا ئەم هەشت هەڵبژاردەی کە گەیشتونەتەم قۆناغا
90 ملیۆن دۆلاریان بۆ خۆیان مسۆگەر کردو. واتە پلەی پێنجەم تاوەکو پلەی هەشتەم 90 ملیۆن دۆلار وەردەگرێت. ئەو هەڵبژاردانەی کە لە قۆناغی ڕابردوو ماڵاواییان کردووە، قۆناغی ڕابردوو کە قۆناغی شانزاکایتر بەرازیل و پرتوگال و میسر و ئەو هەڵبژاردانەی تر کەنەدا و ئەمریکا و مەکسیک ومانە نۆیەم تا شانزەیەم 15 ملیۆن دۆلار وەردەگرن. 15 ملیۆن دۆلار. هەروەها هەڵبژاردەکانی کە حەڤە تا 32 هەڵبژاردانەی گەیشتونەتە قۆناغی 32 11 ملیۆن دۆلار وەردەگرن و ئەو هەڵبژاردانەشی لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاواییان کردو، ینی سەر ڕای ماڵاواییکردنیشیان 9 ملیۆن دۆلاری کاشیان وەرگرتووە لە چی لەم باشداریکردیان لە مۆندیالدا. طبعا هەر لەسەرم بابەتە درێژەی بابەتەکە چیمانەیە؟ طبعا ئەم فیستیڤاڵی نوێی تەمەن خوار 15 ساڵان ئەمە هەر لە پاڵەوانتیەکانی فیفا کە باس دەکرێت ئەوترێت چی؟ وەک بەشێک لە پابەندیەکانی فیفا بۆ مۆندیال تۆپ پێیلاوان ئەنجومەنی فیفا بڕیاریدا فیستیڤاڵێکی نوێ بۆ تەمەن خوار 15 ساڵان زیاد بکات. فیفا خەریکی پاڵەوانێتی زیادکردنە. ئەم فیستیڤاڵەش 211 وڵاتی ئەندامی ئەگرێتەوانێ کە خولی یەکەمی بۆ کوڕانە لە ساڵی 2026 خولی دومیش بۆ کچانە لە ساڵی 2027 و لە ساڵی 2028 هەموو وڵاتان بانگێش دەکرێت بۆ بەشداریکردن بە دوو تیپی کوڕان و کچان بۆ گونجاندن لەگەڵ تەمەنی یاریزانەکان و یاریەکان کورتتر دەبن لە یاریگای بچووکتر ئەنجام دەدرێن. و هەروەها لەم فیفاوە سندوقێکی تایبەت ئامادەکاری بۆ زیان لێکەوتوانی جەنگ دەکرێت. واتە فیفا ئێستا نایەوە دەربە چوارچێوەی تۆپی پێ بوەستێتەوە بەڵکو دەیەوێت هاوکاری مرۆڤەکانیشی زیاترکە. داهاتەکان و یعنی تۆ هەمیشە مەپرسە بڵێن پاڵەوانتیە زۆرە چێو یاریزان ماندووە، نەخێر پاڵەوانێتی زۆر نییە و فیفا دەبێت پاڵەوانەکانیش زیاترکە و بەردەوامیشە لەوەی کە پاڵەوانتیەکان زیاترکە. بۆچی؟ ببری داهاتێکی گەورە لەمەوە بەرهەمێ. عنی ئەم پارانەی دراوە بە هەڵبژاردەکان خەیاڵین، ئەو پارەی فیفا سودمەند دەبێتیایە خەیاڵیە. خۆ فیفا کە 655 ملیۆن دۆلارەیە بە هەڵبژاردەکان توازانی خۆی کەمی دەستەکەوێت، دڵنیا بە خۆی 655 لیە خوای 655 گێتە ناو خەزێنەکەی اینجا 655 بەمانە. ئەم ڕقم و پارانە خەیاڵین، وردە کاریەکەشی تەنها لە نێو شتەنیهێنیەکانە هەیە، لە نێوان ئەندامە گەورەکاندا هەیە. واتە قەت بەم جۆرە ڕووماڵ ناکرێ، ینی هەموودا بڵێ وڵا ئەو نەداتمان بواتۆ بۆ نمونە سپۆنسەرەکەمان ئەحمەد و مەحموود و فەتاح و قەیسن ئەمەیەکی منەیانوە ئەم داهاتە شەفافە نییە، نەخێ بەڵکو ئەوان بەداتا و ئامارێکی گشتیانە تەنها لای کە سەباڵەکانی خۆیان هەیە و دڵنیا بن لەوەی خۆیان زۆر زۆر سیادمەند و زۆر سوودمەندتری گەورەترن لەم دۆخەی کە هەیە. ئەمە سەبارەت بە پادەشتە دارایەکان و ئەو هەڵبژاردانەی کە دواتر دەبنە پاڵەوان. پرسیارێکی گرنگ لێرەدا هەیە لە سەبارەت بەم مۆندیالە کە گرنگە وەڵام بدرێتەوە. لە کۆی هەشت هەڵبژاردەی بەشداربوون لە مۆندیالدا ئێمە دوو ڕاهێنەرمان هەیە بیانین و سەرکرداتی هەڵبژاردەکانیان دەکەن. ئایا دەتوانن دەستکەوتی جیاواز بۆ هەڵبژاردەکە بەدەست بێنن یاخود مۆندیال هەر وەک خۆی دەمێنێت هەڵبژاردەی خۆی ناوخۆی خۆی دەتوانێت نازناوەکە بۆ وڵاتەکەی بەرێتەوە. بابەتێکم هەیە لەسەر هەڵبژاردە بیانیەکان یاخود ڕاهێنەرە بیانیەکان لە مۆندیالی 2026 کە ئێمە دوو ڕاهێنەری بیانیمان هەیە ڕکابەری 6 ڕاهێنەری نیشتیمانی دەکەن کە هەڵبژاردەکانیان بەڕێوە بن بۆ دەسەبەرکردنی نازناوی مۆندیال. گرێچوێرەی بردنەوەی نازناوی مۆندیال لەلایەن ڕانەری بیانیەوە طبعاً تاوەکو ئێستا هەچ هەڵبژاردەیە مۆندیالی بردی بێتەوە هەر وڵاتی مۆندیالی بردێتەوە ڕانەرەکەشی خەڵکی وڵاتەکەی خۆی بووە، ڕانەری بیانیمان نییە. مۆندیال تەنیا موڵکی ئەو هەڵبژاردانە بووە کە ڕاهێنەری نێو خۆی خۆیان بوون. باشە بۆ ماوەی زیاتر لە 9 دێ نازناوی مۆندیال تەنیا موڵکی ئەو ڕانەرانە بووە و ئێستا لە فەلسەفەی یەکێتیەکاندا کۆمەڵی گۆڕانکاریمان لێ بەسەر هاتووە. لە مۆندیالی 2022 ئێمە تەنها 9 هەڵبژاردەمان هەبوو کە لەلایەن ڕانەرە بیانەکانەوە بەڕێوە چوو. 9 هەڵبژاردە لە کۆی 32 هەڵبژاردەکە بەشداریان کرد. بەڵام ئێستا کەم مۆندیالە ڕێژەکە بوو بە 48 هەڵبژاردە 27 ڕاهێنەری بیانیمان هەبووە کە ڕانەراتی تیپەکانیان کردووە. واتە لەو 48 هەڵبژاردەی کە بەشدار بوون 27 ڕاهێنەر لە کۆی گشتی هەڵبژاردەکان ڕانەری بیابینی بوون و خەڵکی ئەو وڵاتە نەبوون. لێرەدا
گرافیکی دواتر طبعا هەر لە مۆندیالەوەی کەماوە لە چارێکی کۆتایی مۆندیال 2026 دووە هەڵبژاردەماون ڕانەری بیانیان هەیە یەکیان کێیە تۆماس تۆخێڵی ئەڵمانی ڕانەری هەڵبژاردەی ئینگڵتەرایە کە تۆماس تۆخێڵ یەکێکە لە بەربژێرەکان و بە یەکێک لە بەربژێرەکانی بردەوەی نازناوی مۆندیال دانێ ئەوی دیکەیان کێیە ڕۆدی گەرسیای ڕانەری بەلجیکە مێژوو چیمان پێ دەڵێت مێژوو دەڵێت دوانجار کە ڕانەرێکی بیانی گەشتی بە تیاری کۆتایی لە مۆندیالی ساڵی 1970 بوو کاتێک ئەرنست تاپێڵی نەمسایی لەگەڵ هۆڵندا گەشتە فیناڵ و بە ئەرجەنتین دۆڕا لەو کاتەوە تا ئێستا هیچ ڕانەرێکی بیانی نەبوو تۆ پاڵەوانی جیان و هەروان نەشگەشتەوە کە لەو یاریە سێویەک بە سەرکرداتی ماریۆ چیمبێس بەرامبەر بە ئەرجەنتین شکستیان خوارد گرافیکی دواتر باش ئینگلتەرا پێشتر لەگەڵ سفینگۆ رانێریکسۆن و فابیۆ کاپیلۆ ڕانەری بیانی گیراوەتە دەست دوای چوونەوە سەر ڕانەری ناوخۆی تر لە سالام ئالەردایس و لە ڕۆی هۆتسۆن بەڵام ئینگلتەرا پێشتر سفینگۆ رانێریکسنی کۆچ کردو کە بۆی نەخۆشی شێرپەنجەوە کۆچی دوایی کرد واروە فابیۆ کاپیلۆ ئیتالیش ڕانەرایەتی هەڵبژاردی کردووە ئینگلتەرا لەگەڵ گۆرانێریکسن لە هەردوو مۆندیالەکانی 2002-2006 تاوەکو قۆناغی چاریکی کۆتایی بەردەوام بوو و لەگەڵ فابیۆ کاپیلۆ لە مۆندیالی 2010 تاکو قۆناغی 16 بەردەوام بوو کە خۆتان دەبینن بەرامبەر بە ئەڵمانیا بە گۆڵەکەی لامپارد ماڵاواییان کرد لە بەرامبەریشدا بەلجیکا پێشتر لەگەڵ ڕۆبەرتۆ مارتینێزی ئیسپانی پلەی سێمی مۆندیال 2010 بەدەستێنا کاتێکە هەڵبژاردەیە گەشتیان بە چوارگۆشەی زێڕین مسۆگەر کرد و لە چوارگۆشەی زێڕینا بە گۆڵێکی سامیۆڵ ئومتیتی بە فەڕەنسا دۆڕان و لە یاری سێمی و چوارەمیشە سەرکەوتنیان تۆمار کرد و پلەی چوارەمی مۆندیالەکەیان دەستەبەر کرد هەر لە بابەتی ڕانەرەکان کە لە مۆندیالەیە ڕانەرایەتیان کردووە گرافیکی دواتر لەسەر هەر تایبەت بە ڕانەران تەمانەکو پێشمتن پێشتر بەلجیکا بەم جۆرە کردوێتی طبعا ئێمە ڕانەرێکی ترمانە بوو کە چاوێکی زۆری لەسەر بوو لە مۆندیالەوەیش کارلۆ ئەنشلۆتی بوو لە ڕانەراتی بەرازیل کە لە قۆناغی 16 ماڵاواییان کرد و دەست بەکاربوونی ئەنشلۆتیش بڕایەتێکی مێژووی بوو لەلایەن بەرازیلەوە چونکە زۆر گرنگ زۆر جیاواز بوو لەوەی کە هەڵبژاردەیەکی خاوەن کللتورێکی تۆپی پێ بچێت ڕانەرێکی بیانی بیکا بە ڕانەر کەویش بەرازیل بۆ ئیتالیا کامەت شتێکی تر بوو لە تۆپی پێ ئێستا سنوورێک نەماوە خۆی گۆڕانکاریی ئێستا زۆر لە تۆپی پێ ڕوویا و دەچمە سەرم بابەتە سایمۆن کۆپەر نووسەری ناودارپی و جاران ڕانەری نیشتیمانی بەشێک بوو لە شوناسی وڵات و هێنانی بیانی وە قۆپیکردن دەبینە بەڵام ئەمڕۆ تۆپی پێی گیانی بۆتە خاوەن شێوازێکی یەکگرتوو کە پشت بەهێزی جەستەیی خێرایی و یاری بە کۆمەڵ دەبەستێت کاتێک هەڵبژاردە گەورەکانی وەک ئینگلتەرا و ئیتالیا و بەرازیل تووشی خێران دەبن زیاتر ئامادەن دەستبەرداری شوناسە کلاسیکیەکانیان بن پەنا بنە بەر کارامەیی ڕاهێنەرەکانی دەرەوەی سنوورەکان کە ئەم بابەتەش هۆکارە بۆی کەیتر ڕانەرە بیانەکان زیادیان کردووە ئێستا لە کۆی گشتی ئەم ڕانەرانە لەم مۆندیالەیە ئێمە وتمان چیمانەیە ئێمە وتمان 27 ڕاهێنەری بیانیمان هەیە کە لەم مۆندیالەیە ڕانەرایەتی ئەم 40 هەڵبژاردەیان کردووە ڕانەرە بیانەکان چێبوون لە ئەرژەنتین 6 ڕاهێنەرمان هەبووە کە ڕانەراتی هەڵبژاردەکانی مۆندیالیان کردووە کە زۆربەی زۆری ڕانەرەکانیش لە کیشۆری ئەمریکای باشوورا کاریان کردو ئیترەمە پاراگوای و ئیکوادۆر و ئیتر ئەم ڕانەرە ئەرجەنتینیانی لەگەڵ هەڵبژاردەکان لە کاریان کرد کە زۆربەی زۆران ئەوە ئۆرۆگوای لەگەڵ تیپەکانی ئەمریکای لاتی بوون دووەم بەرزترین ڕێژەی ڕانەر کە لە مۆندیالەیە هەبوو بۆ فەڕەنسا بووە هەڵبژاردەی فەڕەنسا بەبوونی 5 ڕانەر لە نێو مۆندیالەکەدا ڕکابەری لەسەر یارەکانی مۆندیال کردو کە ئێستا یەک ڕاهێنەریان ماوە لە ئەرجەنتینیەکانیش پێما بێ هەر یەکیان ماوە وەستە مەغریبەوە هەر مەغریبیە فەڕەنسا فەڕەنسیە یارەکانی تر بەلجیکا فەڕەنسیە دوان ماوە بەلجیکا فەڕەنسیە ڕۆدیگارسیاش بەمان شێوە فەڕەنسیە ئیسپانیا هەر ئیسپانیە ئینگلتەرا ئەڵمانیە و هەروەها نەرویج دانیمارکیە سلۆڤاکین دانیمارکیە نەرویجیش نییە با پێ بڵێم ئەنی ڕانەرێکی بیانی تریشمان ماوە سلۆڤاکینیش ڕانەرێکی دانیمارکیە کە ڕانەرایەتی نەرویجەکە و هەروەها دوامین یاریش کە ئەرجەنتین و سویسرا دەکات یاچین هەم سویسری و هەم شکالۆنی ئەرجەنتینە کەواتە ئێمە سلۆڤاکینیشمان ماوە لە قۆناغی چاریکی کۆتایی مۆندیالی کە ڕانەرێکی دانیمارکی و ڕانەراتی هەڵبژاردەی نەرویجەکە کەواتە لە ئەرجەنتین یەک دانەمان ماوە لە فەڕەنسا 2 ڕانەرمان ماوە لە ڕکابەرەکەیان ماون لە ئیسپانیا 4 ڕاهێنەرمان هەبووە بەڵام تەنها لۆپیتیجی ماوە کە یاخود
تەنها دیلافیۆنتی ماوەکە ڕکابەری دەکات. ئەڵمانیا و ئیتالیا بە سێ ڕانەر بەشدار بوون لە مۆندیالەکە، بەڵام تەنها یەک ڕانەریان ماوەتەوەیش کە ڕانەرێکی ئەڵمانیە. ڕانەری ئیتاڵیەکانیش کارلۆ ئەنشلۆتی، فابیۆ کاپیلۆ، مۆنتێلا بوون کە ئەنشلۆتی مۆنتێلا و کاناڤارۆ لە قۆناغی یەکەم ماڵاواییان کرد و کارلۆ ئەنشلۆتیش لە قۆناغی 16 لەگەڵ هەڵبژاردنەی بەرازیلە ماڵاواییان کرد. ئەمە کۆی گشتیە و بابەتەیە کە لەسەر ڕانەرە بیانەکان لە مۆندیالە ڕکابەری دەکەن و دانراوەتە بۆی کە کۆتا کاریان ئەنجام دەن. وەکو پێشم وتن ئێمە سلۆڤاکنی دانیمارکی لەگەڵ هەڵبژاردەی نەرویج و هەروەها ڕۆدی گارسیا لەگەڵ هەڵبژاردەی بەلجیکا و هەروەها تۆماس تۆخێڵیشمانەیە لەگەڵ هەڵبژاردەی ئینگلتەرا کە لە مۆندیالە ڕکابەریەکەن. بەشێکی زۆر لە هاوڕێیانی ئێمە مۆندیالی 98 و ڕووداوە مێژوویەکانی مۆندیالتان بیرە. طبعا لە مۆندیالی 98 بەرازیل ساڵی 94 بوو بۆ پاڵەوانی گیان، هاتن لە 98 لە مۆندیالی فەڕەنسا بەشداریان کرد. بەرازیل یەکێک بوو لە باشترین تیپەکان لەو مۆندیالەدا کە لە قۆناغی کۆمەڵەکان دوو یاری سەرەتایی لە سکۆتلەندا و لە مەغریب بردەوە، یاری سێم بەرامبەر بە نەرویج دۆڕە، قۆناغی 16 بە 4 گۆڵ لە شیلی بردەوە، لە قۆناغی هێشتا بە 3 گۆڵ لە دانیمارکی بردەوە، هاتە قۆناغی 4 گۆشی زەڕین بەرامبەر بە وڵتدا بە لە دانەیەک لاکەرەوەکان سەرکەوتنی تۆمار کرد. لە بەرامبەردا فەڕەنسا بە هەمان دۆخی ڕێگەی بەرازیلیان نەهاتبوو، ڕێگەکەی باشتر بوو. بۆ نمونە فەڕەنسا لە 16 بەرامبەر بە پاراگوای بوو، لە 8 بەرامبەر بە ئیتالیا بە لەدان یەک لاکەرەوە تۆماری کرد، لە چواری ڕوبەڕووی کرواتیا بۆ کە مفاجەی ئەو مۆندیالە بوو، دوو بە یەک سەرکەوتنی تۆمار کرد. هاتە یاری کۆتایی قسەیەکی زۆر هەبوو لەسەر یاری کۆتایی و بەرازیل پاڵێوراوێکی زۆر زۆر بەهێز بوو بۆ دەسەبەرکردنی نازناوی جامی جیانی و بردنەوەی نازناوی جامی جیانی. بەڵام لە یاریگادا پێچاوانەکەی ڕوویدا فەڕەنسا بە سەرکردایەتی زێنەدین زێدان کە دوو گۆڵی تۆمار کردووە و ئیمانوێڵ پیتیت کە گۆڵی سێمی تۆمار کرد توانیان لە بەرازیل بەرناوانێ. بۆیە ئێمە لێرە باسی چیەکەین؟ لێرەدا ڕووداوێکی مێژووی چیرۆشێکی مێژوویمانەیە لەبارەی ڕۆناڵدۆی دیاردەوە لەو مۆندیال. باسی چیرۆکە مێژوویەکەی ڕۆناڵدۆتان بۆ دەکەم لە بەشداریکردن لە یاری کۆتایی مۆندیالی ساڵی 1998 کە چەند بابەتێکی تەموم مژاوی تێیدا جێبۆتەوە. ڕۆناڵدۆی دیاردە و یاری کۆتایی مۆندیالی ساڵی 1998 شەوی پێش یاری کۆتایی گریشبوونێکی گەورە لە ماسوولگەکانی ڕۆناڵدۆدا ڕوویدا. ئەوەی دەوترێت شەوی پێشەوە یاری کۆتایی ئەنجام بدرێت، ڕۆناڵدۆ لە نێو ئوتێلەکەیدا و لە ژوورەکەی خۆیدا کەوتووە بەسەر زەویدا و تەنانەت دەمی کەفی لێ هاتۆتەدا، فرێنراوە بۆ نەخۆشخانە و لە نەخۆشخانە پێی دەڵێن دوو هۆکارت هەیە. یەکەم خواردنی خراپ، دووەم چی پێ دەڵێن ئەو دەرمانانەی بەکارە دێناون، چونکە ڕۆناڵدۆ هەر ڕاستە ڕیبات سەلیبەکەی توشنەوە، بەڵام پێکانی هێژنەوەی هەر هەبووە، کۆمەڵە عیلاجی هەبووە کە بەکاری هێناوە بۆی کە ئامادە بێ لەو یاری کۆتایی مۆندیالە. گرافیکی دواتر کامە هۆکارەکان بوو لەسەر ڕۆناڵدۆ. ئەمە چییە؟ ئەمە شەی پێش یاریە. سەبارەت بە بەشداریکردنی ڕۆناڵدۆش دوو جێڕانەوە هەیە کە وەکو خۆی باباسیکەین. یەکەم ماریۆ زاگالۆ بە پێرێرا یاریدەدەری دەڵێت پاژە ڕووداوە کە ڕوویە شەوەکەی بۆ یاری سبەی شەو یاری فەڕەنسا و بەرازیل لە یاری کۆتایی مۆندیال ئەڵێ چی؟ ئەڵێ با ڕۆناڵدۆ سەرەکی نەبێت چونکە ئەو نەخۆشە لە ڕووی تەندروستی و ئامادەنیە. پێرێراش ڕاستەخۆ پێ دەڵێت ئەمە خۆکوژیە ئێمە بیکەین، چونکە ئێمە ئەو کاتە ڕۆماریۆ بانگشتی مۆندیال نەکراوە، گەرچی ئاسێکی بەرزیە بۆ بەڵام بانگشتی مۆندیال نەکراوە. ئەڵێ ئێمە خۆکوژیە، ئێمە ڕۆماریۆمان بانگێژ نەکردو بۆ ئێستا ڕۆناڵدۆش بەشداری یاری کۆتایی نەکا و ڕووداوێ ڕووبا خەڵک دوایی لێمان ڕازی نابێت لە بەرازیلیا و تووشی هەڵایەکی گەورە دەبین. بابەتی دومیش دەڵێن تەمەنە من بابەتێکی زۆر زۆر گەورەیە و بابەتێکە تێبگەی لەوەی کە بزنس چەندە حەقیە بەسەر تۆپی پێوە. تۆپی پێ دڵنیا بە لەوەی لە سروشتی خۆیان بەڕێوە ناچێت، تەداخلاتی هەرتیایە، چ سیاسی بێ چ بزنس بێ. تۆ سەیری مەکە تۆپی پێ یارێکی پاک و بێگەر بێ و وەبزانی هەرەونەوەت خولەکەیەکە ئەنجامە درێن. نەخێر تۆپی پێ بەم جۆرە نییە. بازرگانیی گەورە لە پشتی تۆپی پێیە و هەروەها سیاسەتیش تەداخلی تۆپی پێ دەکات. بەڵام ناوی یاریگاکە هەر بەشیەمە ڕووداوی ڕاستەقینەی زۆری تیاکەی مەربینەری. بابەتی دوم کە بابەتێکی زۆر زۆر گرنگ و سەرنجڕاکێشە دەوترێت چیت؟ دەوتێت ئەگەر ڕۆناڵدۆ و یاریە بەشداری نەکردایە، کۆمپانیای نایک
بڕی 160 ملیۆن دۆلاری زەرەر دەکرد چونکە ئەوترێت بە پێی جێڕانەوەکان ئەوترێت کۆمپانیای نایک پێداگریکی ئاگای لە ڕووداوەکە بووە ئاگای لەوە بۆ کە ڕۆناڵدۆ تووشێم نەخۆشی هاتووە بەڵام پێداگریکی زۆری لە زاگالۆ کردو توتی ڕۆناڵدۆ بێ لە یاری کۆتایی مۆندیالدا بەشداری بکات چونکە دەبینن ها سپۆنسەری جلەکانی بەرازیل ژێر کۆمپانیای نایکە سەحەکی سەرشانی لای شانی ڕۆناڵدۆ بینن گرافیکی دواتر هەر لەسەرم بابەتی ڕۆناڵدۆ طبعا لە پاشەم ڕووداوانی کە ڕوویە بڕیاردرا لە بابەتەکە بکۆڵێتەوە پەرلەمانی بەرازیل لە بابەتەکە بکۆڵێتەوە بەڵام هەرێک لە ڕۆناڵدۆ و نایک ئەو تۆمەتیان ڕەت کردوانێت کەوا بە پێداگیری نایک چوو بێتنە ئەو بابەتەوانێت چونکە خۆ دەزانم شتانە نابێت کەشف بن و ئەوەی گومانیش بوو یەکی تۆپی بەرازیل گرێبەستی سپۆنسەری لەگەڵ نایک هەبوو بە بڕی 400 ملیۆن دلار چونکە هەر لەو کاتەدا بۆچی پەرلەمان لەوەی کۆڵیەوانێ بۆچی پەرلەمان بە دوای ئەمەیە چوو لەبەر ئەوەی شتێکی بەڵگەیەکی مەلموسە بوو لەوەی کە یەکی تۆپی بەرازیلی عەقدێکی لەگەڵ کۆمپانیای ناکردبوو بە 400 ملیۆن دلار کەی ساڵی 1990 بە 400 ملیۆن دلار بۆیە ئەمان دڵنیایەوەیان وەرگرتووە چونکە ئەو عەقدە لەو کاتەیە بۆ پارە زۆرەکرا ئەو کاتە نرخی بەرزترینی ئایزان دەچۆ 65 ملیۆن ئەو کاتی کە زیدان لێڤانتۆس و ساڵی 2000 کە چووە ڕیال مەدرید داوانێ بە 65 ملیۆن دلاری ڕۆی بوو بە شتێکی خەیاڵی بەڵام ئەم عەقدێکی سپۆنسەریە بۆ بە 400 ملیۆن دلار بۆیە وتوت یەگەر بەشداری یاری کۆتایی نەکەم 160 ملیۆن دلار زەرەر دەکەم دوو بابەت لەسەر ڕۆناڵدۆ کە من زۆر بەوردی تێت بگەێنم وەکو وتمان دووە کارە بۆ یەکەم خواردنی مادەی خراپ و هەروەها ئەو حەپەی کە ڕۆناڵدۆ بەکارێنەوە بەڵام جێڕانەوەکان کۆمەڵی جێڕانەوەی تایبەت هەیە لەم چیرۆکەیە من ئێستا خۆم حەز دەکەم ئاوا پێتان بڵێم ئەو بابەتەکەی شەریکەی نایکیشم پێوتن بەپێی راپۆرتە پزیشکیەکان دەوترێت ڕۆناڵدۆ بە هیچ شێوەیەک لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پزیشکیەوە بۆ یاری کۆتایی مۆندیال ئامادە نەبووە یعنی ئەو پشکنینانەی کە بۆی کراوە ڕۆناڵدۆ بەشداری کردو لە یاری کۆتایی مۆندیالی ساڵی 1990 بە هیچ شێوەیەک لە ڕووی تەندروستیەوە ئامادە نەبووە بۆیە ئەو گومانەش کراوە لەوەی کە نایک بە زۆر بەشداری بە داوای لە زاگالۆ کردو ڕۆناڵدۆ بەشداری ئەمە بکات بابەتێکی دیکەمان هەیە کە ئەمەیان مەترسیدارترە بەڵام ئەمانە هەمووی وەکو دزەپێکردنی هەواڵ باس کراوە نە بە دوادا چون تا بسەلمێنرێت بە تاوەتی نە ئەوە تا بارودۆخەکە ڕوون کراوەتەوە هۆکاری ئەم نەخۆشکەوتنی ڕۆناڵدۆ کە بە تایبەتی لە مۆندیالیشە بە درێژای مۆندیالەوە حەپەی بەکارێنەوە هیچ کێشەیەکی نەبووە بەڵام چی بووە شەوی پێش یاری کۆتایی ئەم کێشەیە ڕوویاوە و دواتری ڕۆناڵدۆ تووشی ئەم کێشەیە ناتۆتەوە تەنها ئەو شەوە تووشیاتوە بۆیە لەمەش جێڕانەوەیکی ترمانەیە دەوترێت کەسێک دزەی کردوتە ناو ئەو ئوتێلەی کە بەرازیلی لێماوەتەوە و بە تایبەت ئەو ژوورەی کە ڕۆناڵدۆ و کارلۆسی تیاماونەتەوانێت و چۆتە ژوورەکەوانێ مادەیەکی تێکەڵ کردو بە کەلوپەلەکان مادەیەکی تێکەڵ کردو بە کەلوپەلەکان خۆ ڕەنگە کارلۆسیش لەمەی خواردوێ بەڵام بە حکمی ڕۆناڵدۆ لە عیلاجی شابووە ئەو کاریگەری زیاتری سەر کردووە تەنانەت ڕۆبەرتۆ کارلۆس لە جێڕانەوەکەی ئەڵێ ئەو شەوە ڕۆناڵدۆ کەوت بە زەویدا لە بەرچاومە کەف لە دەمیاتە دەرمنوتم ڕۆناڵدۆ تەواو مرد ئەوتم بە تەمای ڕۆناڵدۆ نەما وتومە مرد بەڵام دواتر چوونە نەخۆشخانەوە چارەسەریان کرد ئەم جێڕانەوەیش هەیە لە کۆی گشتیان بابەتەی ڕۆناڵدۆیە بەڵام ئەمانە هەمووی وردەکاری ئەو جێڕانەوانن کە لەسەر بەشداریکردنی ڕۆناڵدۆ لە کۆتایی مۆندیالی ساڵی 1990 بوو من حەزم کرد لێرەوە بە وردەکاریەوە هەموویتان بۆ باسکەم دەچون سەر بابەتێکی ترم بەشداریکردنی هەڵبژاردە ئەوروپیەکان یاخود باڵادەسیتی پە ئەوروپیەکان لە مۆندیال و لە دەرەنجامەکانی ئەم بابەتەیە کام بابەتانم بە گرافیکە هەواڵ هەموویتان بۆ باس دەکەم طبعا مێژووی باڵادەستی ئەوروپیەکان لە قۆناغی هەشتی مۆندیال ئێوە دەزانن بە تایبەتی ئەوروپیەکان لە دوای بردنەوەکەی بەرازیل لە مۆندیالی ساڵی 2002 ئەوروپیەکان لە مۆندیالی 2006 شەوانێ یعنی کۆنتترۆڵێکی تەواوی مۆندیالەکانیان کرد 2006 خۆیان پاڵەوان بوون 10 خۆیان پاڵەوان بوون 14 خۆیان پاڵەوان بوون 18 خۆیان پاڵەوان بوون واتە 4 مۆندیال لەسەرێک تا و کاتی ئەرجنتین هات ئەم بربەستەی شکال و جارێکتر لاتینەکانی کردەوە پاڵەوانی مۆندیال چیمان هەیە شەشەمین جارە لە دوای ساڵی 1996 شەوانێ لانی کەم 6 تیمی ئەوروپی بگەنە قۆناغی چارەکی کۆتایی لە مۆندیالی ساڵی 1990
6 تیپی ئەوروپی گەیشتنە قۆناغی چارێکی کۆتایی کە تێشیدا هەڵبژاردەیەکی ئەوروپی مۆندیالەکەی بردەوە. لە مۆندیالی ساڵی 1994 حەوت تیپی ئەوروپی گەیشتنە چارێکی کۆتایی بەڵام بەڕازی لەو مۆندیالی بردەوە. لە مۆندیالی ساڵی 1998 6 تیپی ئەوروپی گەیشتنە قۆناغی چارێکی کۆتایی و فەڕەنسا و مۆندیالی بردەوە. لە ساڵی 2006 6 ئەوروپی طبعاً لە کۆی گشتیە مۆندیالانەی دواتیە خراپترین ئەنجام بۆ تیپە ئەوروپیەکان مۆندیالی ساڵی 2002 بوو کە تەنها دوو ئەوروپی تیابوویش تورکیا و ئەڵمانیا بوون کە پلەکانی دووەم و سێمیان لەو مۆندیالیا بەدەستێنا. لە مۆندیالی 2006 6 ئەوروپی گەیشتنە قۆناغی چارێکی کۆتایی و تەنانەت لەم 6 ئەوروپیەکە 4یان گەیشتنە چوارگۆشەی زێڕین. فەڕەنسا، پرتوگال، ئیتالیا، ئەڵمانیا هەر 4 ئەوروپی بوو، چوارگۆشەی زەڕینە 4 ئەوروپی بوو کە دوای ئیتالیا ژە و نازناوی بردەوە. لە مۆندیالی 2010 بە هەمان شێوە 6 هەڵبژاردە ئەوروپی گەیشتنە قۆناغی چوارگۆشەی زەڕین کە ئەمانیش بە هەمان شێوە 4 هەڵبژاردەیان گەیشتنە چوارگۆشەی زەڕین کە ئەوروپیەکان بوونەوەنیش چێ بوون؟ ئینگلتەرا بوو، فەڕەنسا بوو، بەلجیکا بوو، کرواتیا بوو کە دوایش فەڕەنسا ئەو مۆندیالانی دەسەبەر کرد. لە مۆندیالی 2006 ئێمە چی ڕوویدا؟ دوو هەڵبژاردە ئەوروپی گەیشتنەوە قۆناغی چوارگۆشەی زەڕین کەیش چێ بوون؟ هەڵبژاردەی کرواتیا بوو لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا کە فەڕەنسا لە مەغریبی بردەوە گەشتە یاری کۆتایی کرواتیاش بەرامبەر بە ئەرژەنتین دۆڕا و لە یاری کۆتاییش ئەرژەنتین جارێکی دیکە بووە بە پاڵەوان و هەروە نازناوی مۆندیالی دەسەبەر کرد. کەواتە ئێمە لە دوای ساڵی 1986 شەوانێ باڵادەستێکی گەورەی ئەوروپیمان هەیە تا ئەوەی ساڵی 2022 ئەرژەنتین کۆتایی بەم باڵادەستی ئەوروپیەکان هێنا و توانی نازناوی مۆندیالی دەسەبەر بکات. ئێستا پرسیارەکە لێرەدا ئەمەیە، ئێمە لێرە 6 هەڵبژاردە ئەوروپیمان ماوە. ئەرژەنتین بربەستەکانی قۆناغی داهاتووی هەمووی هەڵبژاردە ئەوروپی، تەنها مەغریب هەڵبژاردەیەکی جیاوازە لە نێوە هەڵبژاردەیش ئەمشەو تاقیکردنەوەکەی بەرامبەر بە فەڕەنسا ئەنجام دەدات کە ئەگەر فەڕەنسا بگاتە چوارگۆشەی زەڕینە و کاتە ئەرژەنتین ڕێیەکەی تەواوی ئەبێ بە ڕکابەریکردن لەسەر لەگەڵ هەڵبژاردە ئەوروپیەکانە. ئەم قۆناغە ڕوبەڕووی سویسرا دەبێتەوە لە قۆناغی داهاتوو بەرامبەر بە نەرویج و بەرامبەر بە براوی نەرویج و ئینگڵتەرا یاری دەکات و کاتێکیش لەبەری ئەو لاوە نازانیت لە یاری کۆتایی لە نێوان فەڕەنسا و مەغریب و بەلجیکا و ئیسپانیا کێش دەرەچێت. کەواتە ئێستا ئێمە ئەرژەنتین بۆکو یەکێک لە ئەگەرە زۆرەکان ڕکابەری سەرجەم هەڵبژاردەکان دەکات بۆی جارێکی تر شکۆی ئەمریکای لاتین پارێزێ و جارێکی تر باڵادەستی ئەوروپیەکان نەهێڵێت بۆی کە نازناوی مۆندیال دەسەبەر بکات. ئەمەش بابەتێک بوو تایبەت بە باڵادەستی پە ئەوروپیەکان بە تایبەت کە ئەوروپیەکان ڕەخنەیەکی زۆریان لێگیرا لە سەرەتای مۆندیالدا و باسێکی زۆریان لەسەر کرالەوەی کە هەڵبژاردەکان جامیان خراپە، بەڵامەوە تا دەبینن 16 هەڵبژاردەیان بەشداری کردووە، 6 هەڵبژاردەیان گەیشتونەتە قۆناغی چارێکی کۆتایی مۆندیال و ئەگەر بە ڕێژە ژوەری بگری لە کوی هەڵبژاردە بەشدار بۆکان لە کوی ئەو عەدەدانەی کە بەشداریان کردووە سێریکە لە ئەمریکای لاتین 6 هەڵبژاردە بەشداری کردووە یەک دانیان ماوە. بڕۆ بە ڕێژەی سەدی وەریگرە بزانە ئەنجامی کامیان باشترە. ئەوروپا 16 هەڵبژاردە بەشداری کردووە 6 دانیان ماوە. لە ئەفریقا 10 هەڵبژاردە بەشداری کردووە یەک دانیان ماوە. لە ئاسیا هیچی نەماوە. لە داها ئەبێ ئامارەکان بەم جۆرە وەرگیرێ بۆی لە دواترە ئەوروپیەکان دۆخی خۆیان ڕێکردەوە. هەر سەبارەت بەم هەڵبژاردەیە لەگەڵتاندا دەمێنمەوانێ و باستان لەم 8 هەڵبژاردەیە بۆ دەکەم ئەزیزەکان. ئێمە 8 هەڵبژاردەمان هەیە گەیشتونەتە چارێکی کۆتایی. داتایەکمان هەیە، ئامارێکمان هەیە سەبارەت بە ڕێژەی فاوڵ و ڕێژەی وەرگرتنی و کارتانی کە تیپەکان وەریان گرتووە. داتا و ئامارە کە لەگەڵ یاڕون و خۆی قسە دەکەین لەبارەی هەر هەڵبژاردەکە. هاوڕیانم گرافیکەکەمان بۆ بخەنە سەرەوە 8 هەڵبژاردەی کە بەشدارن لە قۆناغی چارێکی کۆتایی و تایبەت بۆ هەواڵانەی کە کردویان. طبعا ئەرجەنتین و ئیسپانیا طبعا ئەمە ڕەنگە پەیوەندی بە جۆری فاوڵگرتنەکەشەوە هەبێت، بەڵام ئەرجەنتین و ئیسپانیا تاوەکو ئێستا گەورەترین سوودمەند بن لەوەی کەمترین کارتیان بە ڕوودا بەرزکراوە. تۆ چۆن؟ ئەرژەنتین تاوەکو ئێستا لە مۆندیالەدا بۆ هەر 22 فاوڵێک کارتێکی زەردی بە ڕوودا بەرزکراوەتەوە. ئیسپانیا بۆ هەر 17 فاوڵ و نیوێک کارتێکی زەردی بە ڕوودا بەرزکراوەتەوە. طبعا ئەمە جۆری فاوڵیش دەورە بینیە، خۆمەی لاقەیەوەی نییە بڵێم وەڵا ئیلا من نە، بەڵام ڕێژەکە بەرزە. نەرویج
سێم پلەی هەیە کە بۆ هەر 13 فاوڵونی پوینت 6 کارتێکی زەردی بە ڕوودا بەرز کراوەتەوە. ینی 13 فاوڵ و پوینت 6 لە یاریەکە کارتێکی زەرد درراوە بە نەرویج. ئەرجنتین 22 فاوڵ لە یاریە کارتێکی زەرد دیراوەتە. ئیسپانیا 7 فاوڵ و کارتێکی زەرد دیراوەتە. فەڕەنسا لە بەرامبەر 12 فاوڵ پوینت 2دا کارتێکی زەردی دراوەتی. کارتێکی زەرد دراوەتی. سویسرا لە بەرامبەر هەر 11 فاوڵ و نیوە کارتێکی زەرد دیراوەتی. لە بەرامبەریشدا بەلجیکا لە بەرامبەر هەر دە فاوڵێکە کارتێکی زەردی بەڕوودا بەرزکاتەوە. هەڵبژاردەی مەغریب لە بەرامبەر هەر 9.8 فاوڵێکدا کارتێکی زەرد دیراوەتی. گەورەترین زیان لێکەوتوش لەم مۆندیالەیە هەڵبژاردەی ئینگلتەرا. یاریزانەکانی ئینگلتەرا کارتی سووریشیان ڕوبەڕوودا کراوەتەوانێ و ڕێژەیەکی زۆر کەمیان هەیە لە کۆی گشتی لە چاو سەرجەم هەڵبژاردەکاندا. ئینگلتەرا لەم پێنجیاری ڕابردوودا بە کۆی گشتی هەر حەوت فاوڵێکە کردوویەتی هەر حەوت فاوڵێکە ئینگلتەرا گرتوێتی کارتێکی زەردی بەڕوودا بەرزکراوەتەوە. فاوڵ لە 2 فاوڵ ئەکرێ جیاوازیە بێ، بەڵام نە توندیەکە بەرامبەر بە ئینگلتەرا زیاترە. ئەگەر چیە مەیاری مەکسیکیش لە لەدانی سزای کۆتایە دۆخێکی جیاوازترێ، قسەیەکی جیاوازترێ، بەڵام مناچە بەڵام ئێمە ئەم ڕێژەی فاوڵانە وەرەگرین ئەم بەراوردکاری ئانی ئینگلتەرا کە کەمترینە بەرامبەر بە ئەرژەنتین کە زۆرترینە قوبوڵکراو نییە 22 فاوڵ بە 7 فاوڵ بۆ هەر کارتێکی زەرد و بۆ ئیسپانیاژ ئەم قسەی ڕاستە. ئیسپانیاش لە بەرامبەر 7 فاوڵ و نیوە کارتێکی زەردی بەڕوودا بەرز کراتەوە و نەرویجیش بە هەمان جۆر. لە کاتێکە یعنی تا حدێک یەکشت با من پێتان بڵێم بۆ ئەرجنتین تا حدێک شتەکە قوبوڵە لەبەروی ڕوبەڕووی ئەو هەڵبژاردانە نەبووتەوانێت کە تو ئەرجنتین ڕاستە لە ڕووی ئەنجامەوە خراپ بە سەریاشکاوەتەوە ئەرجنتین، بەڵام تووشی سەرکێشیە گەورەیە نهاتووە کە بڵین وەڵا ئەمە شتەکەیتە تەواو بووە. ئەی بۆ نمونە ئەرجنتین لەگەڵ نەرویج یاری نەکردووە، لەگەڵ سەنیگال یاری نەکردەوە تا بڵێن یارەکە ئەو نەقورس بۆ بەم جۆرە بووێ ئەو نەئینزار بووێ. ڕێگەکە فەرقەکە، بەڵام بۆ ئیسپانیاش سوودی لەمە حاڵەتە وەرگرتووە، بەڵام ئێستا تیپێکی وەکو نەرویج لە بەرامبەر ئینگلتەرا گەر بەراورد دیکەین، تیپێکی وەکو فەڕەنسا لە بەرامبەر ئینگلتەرا بەراورد دیکەین، چونکە ئینگلتەرا ئەو ڕێژە کارتە زۆرەکە وەریگرتووە. ئەمە سەبارەت بە کارتەکان لە بۆ هەڵبژاردەکانی قۆناغی چاریش کۆتایی. بڕگەی کۆتاییم تایبەتە بە مێرکاتۆ، زۆر بە خێرایی دەچمە سەر مێرکاتۆ، بەرنامەی ئەمڕۆشم بە کۆتا دێت. هاوڕێیانم دەنگۆکانی مەرکاتۆی ڕۆژ بچینە سەر گرافیکی دەنگۆکانی مەرکاتۆی ڕۆژ. بەرشەلۆنە لە بێزکردنی پێگاتەکەی بەردەوامە، هاندەرانی بەرشەلۆنە ئەیترەوە باڵ لەسەر باڵی کردن بەس هەستەکەم بەرشۆنەی تر دەستبەرداری ڕافی نابێت تەواو، ینی مەجای تیانە بەس پاژەم گرێ بەستەش بەرشۆنە ناچارە دەستبەرداری ڕافی نابێت، چونکە بەڕاستی تر باڵەکانی بەرشەلۆنە زۆر بوون و بەرشەلۆنەوە تا ئەڵێ دوای مۆندیالش هەوڵ بۆ ئەلڤارێز، یعنی دۆخەکە زۆر قورسە بێ بۆ بەرشۆنە لەوەی بڵێ بەم پێگاتی بەردەوامێ. بەرشەلۆنە و کەریم ئەدیمی ڕێکەوتن، دەوترێت بەرشەلۆنە لەگەڵ کەریم ئەدیمی لەگەڵ خودی یاریزانەکە ڕێکەوتۆ، چونکە ئەدیمی پێشتر ڕایگەاند بوو کە ناوێت لە دۆرتمۆند بەردەوام بێت. بەرشەلۆنە 20 میلیۆن یۆرۆی پێشکەش کردو بە بروسیا دۆرتمۆند، بەڵام ڕاستەوخۆ بروسیا دۆرتمۆند داواکەی ڕەت کردوێتەوە لە بەرامبەر پێشوازی لە گرێبەسەکەی بەرشۆنە کردووە و ڕەزامەندە پێی، بەڵام داوای 40 میلیۆن یۆرۆیەکە لە بەرامبەر دەستبەردار بووی. یانە ئینتەر میلان گواستنەوەی ئیڤان پرۆڤیدڵی گۆڵچی لازیۆ ڕاگەیاند. پرۆڤیدڵ ئەزانین چییە؟ پرۆڤیدڵ ئەو گۆڵ پارێزەیە کە گۆڵە کەلەکەی لە چامپیۆنز لیگا لە ئەتلێتیکۆ مەدریت کرد. ئینتەر میلان و گۆڵچی گواستەوە ڕێزەکانی، چونکە سۆمەریش ڕێزەکانی یوڤەی بەجێهێشت. دراگۆسین بەخواستن لە تۆتنامەوە پەیوەندی بەیانی فیۆرنتیناکە، جارێکتر دراگۆسین دەگەڕێتەوە خولی ئیتالی کە پێشتر لە جەنەوە بوو، لەوە چۆ تۆتنام و ئێستا گەڕاوەتەوە فیۆرنتینا. ڕافایل بینیتزی ئیسپانی ڕانەری پێشووی یارەکانی لیڤەرپوڵ و چێڵسی و ئەڤەرتۆن و کۆمەڵە گیانەی تر ڤالێنسیا و ناپۆلی هەروەها ڕیاڵ مەدریدیش لە وەرگرتنی پۆستی ڕانەراتی هەڵبژاردەی سکۆتلەندا نزیک بۆتەوە و شوێنی ستیڤ کلارک دەگرێتە دەست و لە جێگەی ستیڤ کلارک دەست بەکار دەبێت. ئەم شەو گفتوگۆی دەرەوە یاریگا کاژمێر دەی شەو پێشکەشتان دەکرێت و ڕۆژی یەکشەمەژ ئینشاءالله لە کاژمێر 4 لە مۆندیال شۆ دەینەوە خزمەتتان. تاو کات بەخواتان ئەسپێرم خواتان.